وەختێک کەسێک هەموو قسەی ئەوە بوو دەبێ گەندەڵی نێڵێن، دەبێ پارەی مڵکی گشتی بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵات، بگەڕێتەوە بۆ خەزانەی ئەم پارەیە ئەم ئیمکاناتە ئەم داهات و سەرۆت و سامانە هی کۆمەلگا هەموو هی بەشی خەڵکی پێوەیە، هی خەڵکە دەبێ بگەڕێتەوە بۆ خەڵک، دەبێت شەفاف بێ، دەبێ بودجە دیار بێ. هەموو ئەمانە قسەی نەوشیروان موستەفا هەموو ئەمانە بوو کە ئەی کرد. وەختی خۆی لایە لە شاری سلێمانی لەسەر بناڵەکانی هینەکە خۆ هەرگردی زەرگەتە نییە ها ئەنواع و ئەشکال معاملی چیمەنتۆ و معمەلی پۆڵا و معمەلی ئاسن و سەهم لەم کۆمپانیا لەو کۆمپانیا لەو کۆمپانیا هەمووەمانە هی عایلەی نەوشیروان موستەفایە. بۆیە ناتوانانی ئەو ئیدعایە بکەی بڵێ دژی گەندەڵی کە کاتێکا خۆت یەکێ لە دزەکانی دیتر، یەکێ لەوانەی کە سەرۆت و سامانی گشتی بۆ خۆت بردووە، بۆ خۆت بوو بۆ خێزانت بردووە. بۆیە ناتوانانی دیعایەکی وا بکەیت. بۆیە خۆ خەڵک کوێر نییە، خەڵک چاوی هەیە ئەزانێ ش دەبینێ ش دەزانێ. بۆیە ناتوانانی ئیتر پێی بڵێ باوکی هەژاران یا پێی بڵێ کەسانێکە دژی گەندەڵی بوو. خۆ بە بەلاژ نییە لە بزوتنەوەی گۆڕان ئاوان شەق و پەق بوو هەر یەکەی بەلایەکان ڕۆژ ئەسەن جورئەتی دیفاعکردنیشیان لێیان نییە.